تواندنەوەی زێڕە لە هەولێر. هیوا زیاتر لە 20 ساڵە کاری زێرینگری دەکات. ئەم کارگەی دانەوە و ڕۆژانە لێرە زێر دەتوێنێتەوە. ئەم زێرینگرە قۆناغ بە قۆناغ زێر دەتوێنێتەوە و دەکاتە لیرەی زێر. بەڕاستی گرنگە حکوومەت گرنگی بەو بوارەی بدە، هەم داهاتە کە نەناوخۆ ناستە دەرەوەی وڵات. تەسەوەر کە ساڵانە پارەی خەیاڵیمان دەستە دەرەوە، ئەگەر ئەو پارە بگەڕێتەوە ناو خۆمان زۆر باشترەوە. زائیدەن هەلیکاریش دەرەخسێ بۆ گەنجەکان. بەرهەمی ئەم زێرینگرە بەسەر بازاری زێرینگرانی هەولێردا بڵاو دەبێتەوە و خواستیشی لەسەرە. ئەم بەرهەمانە کارگەی کاکی وایە و بەرهەمەکان خۆماڵینەوە و هیوادارم ببتە جێ گرنگی پێدان، چکە بەرهەمەکانی خۆماڵی. سەبارەت بەوەی کە تا چەند سوود لەم جۆرە پیشەیە و کارگانەی تواندنەوەی زێر بینراوە، بۆ ئەمەبەستە گوتەبێژی سندیکای زێرینگرانی هەولێر وەردەگرت. شانەیمە لەو بازاڕی هەموو شتێکی جوانیان دروست دەکرد، دەستحەقەکە لە ناوە خۆتە داولی. خەڵکێک لێرە دێ دەڵێ لیرەیەکی دووبەم دەوێ، عیار 22 کەپسم دەوێ. جاخۆ ئەو لیرەی لە کارگەی کاکیوا و ئەمسالی ئەویش، چونکە ئێمە چەند کارگەیەکی ترشمان هەن، ئەو کارگا و لیرانەی کە لێرە دروست دەکرێن پێم وایە کوالیتیەکی زۆر بەرزیانەیە. وەک زێرینگران ئاشکرایان دەکرد، پێویستە گرنگیەکی زۆر بەم پیشەیە بدرێت و تەنانەت وەکو سەرچاوەیەکی تری داهاتیش بۆ هەرێمی کوردستان سیر بکرێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.